سڵاوتان لێبێم کاتتان باش لە ئەڵقەیەکی تری بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانم تا کۆتایی بەرنامەی ئەم جارش لەگەڵمان بن. کچێک هەر لە تەمەنی منداڵیەوە حەز و خولیای وەرزشی هونەری بەرگری هەبووە و ئێستا خەریکە ئاواتەکەی دێتە دی. هاوڵاتیکی کۆمەڵگەی سیریە دەیەوێت ڕسەنایەتی و سروشتی جوانی کوردستان لە کارەکانی ڕەنگ بداتەوە. کچێکی بەهرەمەند لە شاری سلێمانی دەیەوێت بە ڕێگەیەکی جیاواز کارە هونەریەکانی نمایش بکات. میکایل شارەبان خەڵکی بۆکانی ڕۆژهەڵاتی کوردستانە، ئەو هەر لە تەمەنی 1 ساڵیەوە هەردوو قاچەکانی لەدەستاوە، بەڵام لەگەڵەوەشتا ژیانی یاسایی خۆی بەڕێ دەکات و بە ماتۆڕێکەوە لاژکار و ژیانی خۆی بەردەوامە. ئەو یارمەتی لە هیچ کەسێک وەرناگرێت، سەرڕای ئەوەش کاری زۆر قورس ئەنجام دەدات. من میکایلی شارەبان خەڵکی بۆکان ئەمن چەند ساڵێک دەبێ خۆلاسە بۆ ماتۆڕە کار دەکەم. کارەکانم ئەکسەرەن تەلەفۆنی زەنگم بۆ لێ دەدەن. من بەو وازیەتەوە کە دەچم ئەوان بە ئیفتخاری دەزانن. مەمنونم هەموو جارێ تەشەکرم لێ دەکەن، دەستخۆشیم پێ دەڵێن. ئەمیش ڕێز و سڵاوم هەیە بۆیان، تەشەکریان لێ دەکەم. زۆریان مەمنونم. ئەوەڵینەوە ماڵێک کە ئەمە ئەوەڵینی خوددایە، دووەمینی ئەوانە، سوۆمینیش یەو ماتۆڕە. بەیانی کە دەچمە دەرێ هەتا سەعاتی جاری وای یەکە، جاری وای یەکونیوە، جاری وایە تەقریبەن جاری وایە کە دێمەوە ئەکسەرەن مەزبورم جاری وایە هەڵدەستم لە نهار ناخۆم، دەچم بۆیان ئەنجام دەم و دێمەوە دادەنیشم نهارەکەم دەخۆم. دوایی نهار خواردنەکەم هەر بەو سوورەتەیە کە دەچمەوە دەرێ، زەنگم بۆ لێ دەدەن دەچمەوە دەرێ. کارایەکم بەجێ دێڵم لە قەتعی شوویەکان، دەچم بۆیان بۆم سوار دەکەنەوە، بۆم سواری ماتۆڕەکە دەکەن و بۆم دەبەنەوە، بۆیان دەبمەوە تەعمیرگا. محێدینی شارم لێرەکانە دەستگای قەتح شوویەم هەیە، کامکایی لێ زەحمەت دەچێشەیە، وەسایل دێنێ بۆ ئێرەکانێمە بۆی دەشۆینەوە لەکردنە و مکانیکانە لێرە ئێمە خاوێنی دەکەینەوە. وەسایلەکە لە ماتۆڕەکەی
بۆ خاڵی دەکەین بۆی بار دەکەینەوە زەحمەت دەچێشەویش دەیباتەوە بۆ تێراشکاریەکان و یا بۆ مکانیکەکان بۆ وازەوە و خەڵکە افتخاری پێ دەکەن کە و زەحمەت دەچێشێ و کار دەکات نان و وەعزی خۆی پەیدا دەکات محتاجی خەڵک نییە زەحمەت دەچێشە دێ لێرەکانە حتا کۆمەکی ئێمە دەکات لە وەسایلانەکە لەگەڵمان ئێمە فریانەکەوین نەتوانین کاری لەگەڵ بکەین بۆ خۆی زەحمەت دەچێشێ لێرەکانە مینی سەنگە کاڵ دەگرێ دەست دەکا بە خاوێنکردنەوەی ماتۆر و سەرسرند و وەسایلوشتی واکە لێرە زوو تەواوی باتەوە بۆی کە بۆڵی لەسەر نەکەن زوو وەسایلەکە بێتەوە بۆ مکانیکانیا بۆ تەراشکاریەکان بۆ زۆر جێگا دەچم ئەڵبەتە جاری وایە ڕێگای دوورە جاری وایە مەسەلەن دەدین ڕۆژ وایە کار هەیە ڕۆژی وایە کار نییە فەرق دەکات موقعیتێکی ئەوڕۆ بڕێ کارەکان ناجۆرن عەزیەت بوونی هەیە دەردوسەری خۆی هەیە جاری وایە مەسەلەن دەدینی کە شتێکیان لێون دەبێت لە قەتەشویی زەنگ بۆ من لێت دەمدەوێتم لێ وان هەڵگرم و ویان بێنەوە هەڵبەتە ئێمە دەرسێک بێ بۆ ئەوانەی کە بێکارن دەرسێک بۆ بۆوانەی کە خوددا دەستی پێداون لاقی پێداون نەقلی پێداون شعوری پێداون سەوادی پێداون سەوادەکە هەیەە بۆوانە دەرسێک بێ بۆوانە لە ئێمە دەرز وەرگرن ئێمە بۆ ئەزیێتەوە بۆ خۆم کار و کاسبی دەکەن راز دەکەیت یا کەشمان نێوەڵا ئاگەم هاوڵاتیەکی کۆمەڵگەی سیریە لە سنووری دەڤەری ئامەدی لا ڕێگەی چەند کارێکی دەستیەوە بە داری قەزوان و داری تو توانوێتی کۆمەڵێک بەرهەمی جوانی دەستی بەرهەم بهێنێت ئەو دەڵێت کە هەرچەندە دەرچووی کۆلێژ و پەیمانگای هونەری جوانیم بەڵام هەر لە منداڵیەوە حەزم لە ئەنجامدانی ئەو کارە بووە و ئەمەوێت سروشتی جوانی کوردستانیش لە کارەکانمدا ڕەنگ بداتەوە هەلبچکۆتیە خۆ من حەج بە شغڵی کردە ئەوەلێ من پیکر و تشت من آخه چید کردم من رسمت چید کردم پشتینگی من آخه چید کردم پشتینگی من دست صحبت هیدی من داره چید کردم من دست صحبت تشت بچوک من دست صحبت حتی هیدی از یعنی وال مهاته شم یعنی تشت مازن چید کردم و کی تشت حیوانات و تشت واسه از چید کردم کازان و کاوت و تو جلید باشن کازان داره که جلکی باشش خراب باشتره نقشه اتدا نقشه که جان اتدا بس بریناوی و چیکرناوی داره که گله که زحمت ابو چیکرنی نه فقیر جی بس با چیکرناوی گله که زحمت بریناوی گله که زحمت داره که دست نخوشه و یه گران اجی بو مرو به حال گرنی را کرنو دانانه خود اولاد و کی میزرفه لازمه کوستر لازمه او کوستر او میزرفه بچیک او قلمی او لازمه او اولادت دستو اوت مکارت بچیک اول لازمن اول زورم بود شکنا پیکره داره اول یلک لازمن اول مکارت دستا اول داره پیکرش خراب زحمت برا بره اول بزنه میگلک زحمت برا بره تقریبا نزدیک 10 روزه که از پیوبی بریناوی و داتراشینه و گلک زحمت بیوم کازان و یه حش گلک زحمت ابو چی کرنه نخیر یا من همه باز ذوقه اما هنده جاره مثلا از تیم وجد دوامه بینام نایت از خوب تشتو سوا مشغول کم خوب به صبر خودینم
اف پیکرت و سا چه بهای خونین النی خلکی ما چه احتمام و پینادن میکه از من بما بازاره مثلا دبینا من 10,000 5,000 اب خو از نفروشم یعنی 2 ورقه 3 ورقه بدنا من از نفروشم بس نیمه چه بهای خونینه کس چه پینادتن اگر ولاتا که بیانی بن هم از جارو خوبه منت ببره و بمو دخوازم شون کسا او یعنی او کارت دا یعنی نهیلنو برداومی بدنه و کاری که پیروز او گلک او تشتاجی خرید هریم آمنن هوایی که ساخنی من گلک کیف همو پیتت سبرام گلک پیتتن از هیوید کم یعنی کاری خوب پیش بخنو وی کاری احتمام پیبدن کتنو مدام برفره بیتو سێوە هەر لە منداڵیەوە خولیای هوەری بەرگری شاولین بووە ئەو دەڵێت کە کۆمەلگا لە سەرەتا ڕێگەی پێنەدام بەڵام بۆ ماوەی 2 ساڵە لەگەڵ ئەو کارە تێکەڵ بووە و لەگەڵ هوەرەکەیدا بەردەوامە ئێستا ئەو لە ڕێگەی هاوڕێکانیەوە لەگەڵ ئەوان کۆمەڵێکیان دروست کردووە بۆ ئەوەی کە بتوانن هوەری بەرگری شاولین بە خەڵک بناسێنن و لەگەڵی ئاشنای بکەن ئەو دەڵێت سەرجەم ئەو بربەستانەش تێدەپەڕێنم کە ڕێگا لە خەون و خولیاکانم دەگرن. من ناوم سێوەیە تەمەنن 20 ساڵە لە تەمەنێکی زۆر مناڵیمەوە حەز و خولیایەکی تایبەتم هەبوو بۆ هوەری بەرگری شاولین لە مناڵیمان نەمتوانی دەست بکەم بۆ هوەرە لەبەر کللتوری کۆمەلگاکەم و چەند کێشەیە کە تووشی کۆمەلگاکەمە بێتەوە و وام لێ کات کە نەتوانم وەکو ئافرەتێک بەردەوام بم بەڵام خۆشبەختانە لە تەمەنی 18 ساڵی ماتوانیم پەیوەندی بکەم بە ڕێکخراوێکی خۆشەویستی سلێمانیەوە ڕێکخراوی شاولین کلاسیک لە ژێر دەستی سیفۆ بورهانە توانیم بە هوەرەکەم بکەم. ئافرەت لە وڵاتی ئێمە پێویستە پەرە بە بوارەکانی ژیانی خۆی بات و پەرە بە و هوەرانە بات کە حەز ئەکات تایە بەشداری بکات و نابێت کللتوری کۆمەلگاکەوای لێ بکات کە زاڵ بێ بەسەریا و بیخات و نەتوانێت لە ژیانی خۆی بە تەواوەتی بەردەوام بێت و خەونەکانی بێنێتە دی. سەرەتا کە دەستم کرد بە هوەرە لە لای مامۆستا بورهانی خۆشەویست کە لە ڕێکخراوی شاولین کلاسیک دەستم پێکرد ماوەی 10 ساڵە و ئێستاش لەگەڵ سێوەخان گروپێکماندانەوە بە ناوی پاوەرفڵای ئاماجی ئەم گروپە تەنها ئەوەیە بۆ زیاتر ئاشناکردنی هوەری کۆنفۆ شاولین بە خەڵکی کوردستان چونکە بەڕاستی خەڵکی خۆمان تا ڕادەیەکی زۆر بە هەڵە لەم هوەرە تێگەشتون کە ئێمە ئاڵین هوەری کۆنفۆ شاولین بەلایانی شەڕەوە بیری لێ ئەکەنەوە بەڵام وانە ئەمە هوەرە تەمرینی جەستەیی و تەمرینی ڕۆحی تایە کاتێک ئێماڵین وەرزش تەنها تەمرینی جەستەیە بەڵام ئێمە لایانی ڕۆحەکەشی لەگەڵا تێکەڵ دەکەین چونکە کۆنفۆ هوەری بەرگریە ئێمە ئەگە تەنها تەمرینی جەستەیی بکەین لایانی ڕۆحیمان فەرامۆشەکەین کە پێویستە تەدریبی جەستەیی و ڕۆحی لە هەمان ئاسابن بە یەکەوە پێشکەون بەو شێوازە پەرە بە هەردوو لایەنەکە ئەدەین. پرۆژە و پلانی داهاتووی من ئەوەیە کە منیش بتوانم وەکو کوردێک لە وڵاتەکەی خۆمەوە هوەری بەرگری بە تایبەتی بۆ وڵاتەکەی خۆم زیاتر بناسێنم بە ئافرەتان و بە هەموو جیهانیش بتوانم بیناسێنم.
بەڕێبەرایەتی ڕۆشنبیری و هونەری ئاکرێ بنبەستی پاراستنی بەرهەمی نووسەرانی ئەو دەڤەرە هەستاوە بەکردنەوەی پەرتوکخانەیەک بۆ ڕاکێشانی سەرنجی زیاتری خوێندکاران و هەروها قوتابیان و مامۆستایانی زانکۆ بە شێوازێک کە ڕۆژانە دەیان قوتابی و خوێندکار ڕوو لەو پەرتوکخانەیە دەکەن و بەرهەمی نووسەرانی دەڤەرەکە دەبینن. بیروکا وی پروژه اشلای مبا و کودایی روشنبیری ڕێبەری ڕەوشەنبیری هونەری ئاکێ هاتیە دروستکردن مەبەستەمە یا دوو خاڵن کو یا یدوی پروژه خاڵە ئێکی ئەوە کو بەرهەم و بەرکار نویسەرên ئاکرێ البێنە پاراستن خالک خالا دوی ما هماهنگی گلزان کو آخری کلیه کو تزن ماستر و بحث علمی دما درست بکن کو پیتوی نویسرین در وی آخرینه البته آخر خودی پگه که گرگ روشنبیری زوریا نویسر و بیرو بچونه جدای نویسر ناف دهنه ابرو هم هاتی مسئله دانا و پرگه کریه جبو موستا زیاده تر تک هلبون و نزیکبون جراو شار روشنبیری دبر داریا آخر بگشتی و دگل هنده جدا هبونا کنتاکت که دنابرا زانکوی و نمازش سنتری به رنگی فرو گرنگ افدید نامن ویرانگی پرتوخانه هبن لهر باجاره کی جبوه ای که ببتکار آسانی بو هر کسی که دفچونا بابت اکید کرد مجاره کد کرد یعنی پرتو که چاپ کرید کرد بوه ای که زیبزی بردست که تو مفای لویجه داری ببینید یه ببتا اگر به چنده و دفچونایی بابتی دیگه شاتوو دەیەوێت لە ڕێگەی کارە هونەری و تابلۆ هونەریەکانیەوە کوچە و کۆڵانەکانی سلێمانی بکاتە موزەخانەیەکی هونەری ئەو لەو ڕێگەیەوە ئەیەوێت تەنیا هونەرەکەی لە چوارچێوەی موزەخانەکاندا نەمێنێتەوە بەڵکو بهێنرێتە دەرەوە لە شەقامەگەشتیەکانیشدا خەڵک بیبینن ئامانجیشی لەم کارە ئەوەیە کە هونەر بهێنێتە سەر شەقامەکان و خەڵک زیاتر بینەری کار و هونەرەکەی بن. من شاتو کامەرانم خوێندکاری قۆناغی دووەمی وەرگێڕانم بەڵام پرۆژەیەکی هونەریم دەست پێ کرد بۆ جوانترکردن و هونەریکردنی شارەکە. ئەم پرۆژە هونەریە بە هەڵواسینی کۆمەڵێک ڕسمی بچووک بچووک لە ناو شار کە تایە خەڵکەکە بینەری ئەم معرەزەن و معرەزەکەش شاری سلێمانیە بۆ خۆی. بەم پرۆژەیە ئەمەوێت ڕۆشنبیری خەڵک بەرامبەر بە هونەر تاقیکەمەوە تا چەند ئەم ڕسمە ئەمێنێتەوە تا چەند ڕێزی ئەگرن تا چەند ئەتوانن بیبینن باسی چی ئەکا بچۆنە تا چەند ئەتوانێت شار جوانکە تا چەند ئەتوانێت هانی هونەرمەندی تر بە کە زیاتر بێنە ناو شارەوە ئیش بکەن وەک لەوەی کە لە ناو معرەزەکان و بۆ خەڵکی هونەری زیاتر ئیشکەن بۆی فێربین کە خەڵکی عام تێکەڵی ئیشە هونەریەکانمان بکەین خەڵک بکەی بە بەشێک لە ئیشەکە خەڵک بکەی بە بەشێک لە پرۆژەکە نەک تەنها بۆ کەسانی هونەری بێت.
ئەمە یەکەم لەوحە بێت لە ئەم پرۆژەیە یەکەم کارە و ئیشەڵا ئەخیر دانەژ نابێت و هیوادارم تا ماوەیەکی زۆر بمێنێتەوە. ئەم ئیشە کە لەسەر چای خۆم دروستم کردوتەوە واتە ئەمە چای خۆمە و دواتر فرمێسێکی ڕەشی پێهاتوتە خوارەوە واتە ئەم ئیشە لە کەسێکەوە بۆ کەسێکی ترە گۆڕێ بە پێی مێشکی کەسێک بۆ کەسێکی ترە گۆڕێ. من لاوەچێ هۆکارێکم هەبێکە دروستم کردبێت یەکێکی تر کە بێرە ئەڕوات بیر لە شتێکی تر بکاتەوە کە ئەیبینێت یا شتێکی تری بیر بێتەوە کە ئەیبینێت. هەرخۆی لە ئەسڵام ئیشانەکە یەکەم بۆ خەڵکە یعنی بۆ جوڵانی مێشکی خەڵکە بیهێنانەوەی مێشکی خەڵکە هەر کەسێک بێ بە ئێرەیە بەپێی بیرکردنەوەی خۆی و بەپێی ئەو شتانی کە لە ناخی خۆیەتی تعبیر بۆ ڕسمەکە ئەکا. ئەگە کەسێک بە حەزی لە نیشتیمان بێ لاوەچێەوە بیرکاتەوە ئەمە چاوی سلێمانیە و خوێنی ڕەشی لە هاتۆ دەخوارەوە. ئێستا ئەم ڕسمانە زۆربیان وەکو چۆن بڵێ شتێکی جوانێکی وانە بەڵام مانای لە پشتەوەیە زیاتر مانادارە پەیوەندی هەیە بەسە خەڵکەوە لەبەرەوە حەزەکەم زیاتر ئەو جۆرە ڕسمانە زیاد بێت و ئەو جۆرە ڕسمانە بکەین کە ئیش بۆ خەڵک بکەین ئیش بۆ خودت بکەین وەک لە زیاتر چاو ئەوەنەی کە چاو ڕازی ئەەکەین ناخرازی بکەین و زیاتر ئەو شتانە بجوڵێنین ڕەنگێکی تر بێ بە شارەکە جوانێکی تر بێ جۆرە هونەرێکی تر پیاکەی جۆرە هونەرەکە جا چ بکە بۆی کە لە پچووکی لەوحەکە بێت ئەسایەکی لەم شتانەی کە ئەم پرۆژەیە زیاتر شازەکە وەکو چۆن بڵێ لەوحەکە بچووکە بچووکی ئەم لەوحەیە دەڵێت لەوەیە کە چۆن بتوانی بە چوارگۆشەیەکی 7 سانتیمی نقطەیەکی بچووک خەتێکی بچووک دوو فڵچەکە لە تەختەیەکی بچووکە یابێ چەند شتێکی گەورە بگۆڕیت هەر کەسێک بێرایە بڕوە لەواچێ ئەوەی ئەو لەوحە بچووکە سەرنجی ڕابکێشێ بە بچووکی وێنەکە کە لێ بچێتە پێشەوە لەوحەیەکی گەورە سەرنجی ڕانەکێشە کە ڕسمی کەسێکی ناوداری لەسەر کرابێت. لە ماوەی ڕابردوودا بینەر و بیستەری بەرنامەی هەفتانە بوون لە کوردستان 24ەوە تا پێگەشتنەوەیکی تر هەر شاد و بەختەوەر بن.